بە گوێرەی راپۆرتە نێودوڵەتیەکان لە عێراق و هەرێمی کوردستان پێشەلکاریەکانی مافەکانی مرۆڤ ڕوو لە هەڵکشانە و کارگەیشتووە بەوەی لە ئێستادا بازرگانی بە مرۆڤەوە دەکرێت. بازرگانیکردن بە مرۆڤ تەنها قسە نییە و بەرپرسانی باڵای هەرێم بۆ خۆیان دانبابوونی دیاردەکەدا دەنێن. دیندار زێباری ڕێخەری ڕاستپاردن نێودوڵەتیەکانی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایدەگەیەنێت تەنها لە ساڵی 2021دا 340 کۆمپانیا لێکۆڵینەوەیان لەگەڵدا کراوە و بەشێکیان دراونەتە دادگا و بەشێکیشان داخراون. لێکۆڵینەوەش لەگەڵ 2000 کرێکاری بیانی داکراوە. چاودێرێکیش دەڵێت لە هەرێمی کوردستان بازرگانی بە مرۆڤەوە ئەنجام دەدرێت. بۆ نمونە ساڵی 2021 کە توانم باس بکەم زیاتر لە 340 کۆمپانیا ئەمانە کڵێکردنەوە لەگەڵیان کراوە. زیاتر لە 2000 کرێکاری بیانی ئێمە لێکردنەوە لەگەڵ هەبووە. هەروە دووسیە هەبووە زیاتر توانم بڵێم لە 46 کەس بەسەرەوە ئەوانەی کە کرێکاری بیانی بوونە لە هەرێمی کوردستان بە پێش ڕائەتی حکوومەت ئەوانە نێردرانەوە بە وڵاتی خوان گەڕانەتەوە. ئەوان پێشێلکاریان کرد بخۆن بەشێک بوون لە پێشێلکاری کۆمپانیا هەبووە کە درا بە دادگا و داخراوە. داخەوە لە هەرێمی کوردستان هەرسێ تایپەکەی ئەو گرفتەمان هەیە. یەکەم لە ناو هەرێمی کوردستان بازرگانیکردن بە مرۆڤ ئەنجامە درێ و ژمارەکان ئەوە دەخەنە ڕووکە هێزەکانی با بڵێن ئاسایش و پۆلیس و دامەزراوە تایبەتمەندەکان ڕۆژانە ڕوبەڕووی ئەو حاڵەتانە دەبنەوە و وەکو تاوانی ڕێکخراو دەست بەسەر خەڵکدا دەگرن کە ئەو کارە دەکەن. دووەمیان بە حقیقەت هەرێمی کوردستان معبەرێکە بۆ ڕەتبوون مەسەڵەن لە ناوەڕاستی عێراق بۆ تورکیا بۆ ئێران و بە وڵاتانی تر و عەکسیش لەوێشەوە بۆ ئێرە بە تایبەتی لە کەیسی کرێکارە بیانیەکان خەڵک لە هەموو دنیای سەدەهێنرێتە ئێرە و بەشێک لەوانە لە چوارچێوەی یاسای بەشێکی نایاساییە و بازرگانیان پێدەکرێت. خاڵی سێم کە مەترسیدارترە ئەویش کاتێک با بڵێن وڵاتێک لە شەڕدا و لە جەنگدا دەبێ و ئاوارەیی زۆر دەبێ هەژاری زۆر دەبێ هێدی ئەو گروپە ڕێکخراوانەش دروست دەبن کە پێم وایە لە هەرێمی کوردستانیش ئێستا گروپگەلێک هەن با بڵێن کار لەسەر ئەوە دەکەن. بەرپرسی مافەکانی مرۆڤ لە یونامی تایبەت بە پەیام دەدوێت و دەڵێت جیاکاری و قەیرانی ئابووری و جەنگ لە هەر شوێنێکدا هەبێت پێشێلکاری مافی مرۆڤی تیادا ڕوودەدات بەپێی ئامارەکانی بەردەستی یونامی لە ساڵانی ڕابردوو ئەو کەسانەی پێشێلکاریان بەرامبەر ئەنجام درراوە زۆرینیان ئافرەت بوون و لەو ڕێژەیەش لە 1972یان بازرگانی سێکسیان پێوەکراوە و لە 1921یش بۆ کاری زۆرەملێ و لە 1970یش بۆ شێوەکانی تری بازرگانی بەکارهێنراون. ئێمە وەخۆ دیدی نەتەوە گرتوەکان بۆ هۆکارە سەرشەکان یاخود بنەڕەتیەکانی ئەوەی کە دەبێتە هۆی ڕوودانی دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤ کە جیاکاریکردنە بۆ نمونەیەشێک لە هەوڵەکان یاخود حرمانی اقتصادیە حرمانی ئابووریە یاخود ئەو وڵاتانی کە کێشەی جەنگ کێشەی ئابووری یاخود کێشەی کۆمەڵاتی یا ڕوودات ناچار خەڵکەکە ناچار ئەبن بڕۆن یاخود کۆچ بکەن لە شوێنێکەوە بۆ شوێنێشتر. ئامارەکە باس لە ڕێژەی ژنان بە 1970 دەکاتن کە بەکارهێنراون بۆ ئیستیغلالکردنی جنسی 1920 بۆ کاری زۆرم لێ 1970 بۆ شێوەکانی تری بازرگانیکردن یاخود ناچارکردن بەکارهێنراون. بەنسبەت کوڕان یاخود نەوجەوانان و مناڵان 1923 بۆ کاری جنسی بەکارهێنراون 1966 بۆ جۆرەکانی تری کاری زۆرم لێ و 1911 بۆ کاری تر. عێراق و هەرێمی کوردستان لە ناوزۆنی بازرگانیکردن بە مرۆڤ شوێنی گرتووە. بەپێی داتا و زانیاریەکانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش زەقترین جۆری بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێمی کوردستان لە دۆسەی کرێکارانی بیانیدا ڕەنگ دەداتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.